بەهۆی بارانبارینی زۆر لە سەرەتای وەرزی بەهار دەشت و دەر بەجارێ سەوز و ڕازاوە بوونە. بەرەکەتی بارانبارین وای کردووە جیا بەهاریەکان زووتر پێ بگەن و هاوڵاتیان بۆ هێنانیان ڕوودەکەنە ناوچە کوێستانیەکانی ئیدارەی سۆران و لە بازار ساغی دەکەنەوە. والله بۆ من چیاشی دەڕۆی نوێژی بەیانەکەرا دەڕۆی تا حەسی پاش عەسەژێەوە وڵا چون منطقەی باڵاکاتی کاردی میناوە کوارگە مینەیە خۆی بەزیاد بێت وەکو ئەو ساڵ بارانەش بەڕەحمەت باریە بەهارەکە زووتر هات وەکو جای بەهاریش سلێرەکە کەنگر هەیە هەندرێشە هەیە ڕێواس هەیە کاردی هەیە یعنی کاردی ڕیشۆلە هەیە یعنی زۆربەی شتەکان لێرانە دەستەکەوی هەتا لێرانش ئەنێرین لە سلێمانیە لە هەولێرێ یعنی ئێرانە بە تایبەتی قەزای سۆران تایبەتە بەو شتانە. لە مانجی ڕەمەزانی پیرۆز هاوڵاتیانی سۆران بۆ بەربانگ ڕوودەکەنە بازاڕی جیابەهاریەکان و بەپێی حەزی خۆیان جیابەهاریەکان دەکڕن. لێرە لە بازاڕی جیابەهاریەکان سلێرک و کەنگر و کاردی و کوارگ و ڕێواز بە ڕێژەیەکی زۆر دەست دەکەون. وەڵا ڕوهاتیمە هەندێشە بکرم هەندێشە جیاچی گەلە خۆشەی بەهارەیە جیاچی گەلێک نازدارە جیاچی کارۆخی جیاچی خۆشە جا هەندێشە ئانێ وەڵا کنگر خۆشە هەندێشە خۆشە جای بەهارێ هەموو خۆشە کاردی خۆشە جای بەهارێ هەموو دەرمانە دەغەڵیە بات هەرچی دەغەڵبی با بێ هەندێشە و کاردی بکڕی بخوات لۆ دەغەڵیە زۆر دەرمانە لەو باداریە بەرێ الحەمدولێللا تاسیرێکی زۆر هەیە بۆ دەکە ساڵی پار ئەو جا بەهاریانە بەخۆی یعنی فەسلەکەی وێگە باران نێ زوورە چایش کەبی وەڵا سلێرکە و کەنگرە و کاردیە و گۆرمزەیە و ئەو بابەتانەنە ئەرێ وەڵا لە یعنی بە تایبەتی ڕەمەزانان خەڵک زیاتر ڕوو لە جای بەهاریەکە. بەهار سەرەتای پێگەیشتن و سەوزیە لەم وەرزەدا لە سەرزەمینی کوردستان جۆرەها بەرووبووم و خۆراکی جیایی سەرتاسەری دەشت و دۆڵ و چێوەکان دەتەنێ و دەبێتە سەرچاوەی بژێ و گوزەران بۆ مرۆڤ و گیان لەبەران بەگشتی. ئەوەی مای مەترسیە بۆ سەر هاوڵاتیان لە کاتی هێنانی جیابەهاریەکان بوونی مین و تەقەمەنیە لە ناوچە کوێستانیەکانی ئیدارەی سۆران کە زۆرجار قوربانی لێ دەکەوێتەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.